کەوابوو یەکەمین علامەت لە ڕیابازە ئەوەیە کە لە ناو خەڵکییا بێت چست و چالاکە کە بە تەنیا ئەکەوێ وا نابێ. دوو هەمیان هەرەوەی کە سەیدنا عەلی خوا لێ ڕازی بە باسی کردووە فەرمێ کار و کردەوەکانی چست و چالاکترە بن، زۆرتر ئەبن، باشتر ئەبن کاتێک کە خەڵک مەدحیەکەن. کە مەدحی ناکەن ئیشەکەی کەمە بێت و جا کە زەمیان کرد هەرە وەستێ تۆ سەیری ئەم داماویە تۆ بێت لەم داوایە بەردەوام بی ئەگەر هەموو خەڵکی زەمتکەن، تۆ بێ پابند بی بەم شەریعەت و دینەوە ئەگەر هەموو خەڵکی بکەونە تەرەفێکی تر، بەس بە شەرتێ لەسەر حەق بی، نەک لەسەر هەوا و هەوەسی خۆت بیت و مناسەڕەی نەفسی خۆت بکەیت و وابزانی ئەو عالەمە هەمووی غەڵەتن بەس تۆ ڕاستی. ئەو عینادیەشی ناوێت چونکە تۆ بگەڕی بە شوێن دەلیلەکەتە. تۆ گەر دەلیلت لە قورئانە بە ڕۆشنی دەستکەوتووە بە تێگەیشتنی سەحابە، دڵنیای لەوە لەسەر دید و ڕێی پێغەمبەرانی لێی دڵنیا بۆ بڕۆ، تۆ لەسەر حەق بەبا بە تەنیاش بی، هەرچەنە بە تەنیاش هەر نابی. ئەوە ئیرادەی خوای پەروەردگار وا بۆ کە هەندێک پێغەمبەر دێن لە ڕۆژی قیامەتە سەلامی خۆیان لێ بێ وەکو پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ يأتي نبي ومعه رجل يأتي نبي ومعه رجل واحد. پێغەمبەر هەیە کە دێت دوو کەس ئیمانی پێهێناوە، پێغەمبەر هەیە یەک کەس ئیمانی پێهێناوە. یعنی خۆم پێغەمبەرە هەر مەعسوومە، هەر وەحی گەیاندووە، هەر قسە جوانەکانی بۆ خەڵکە گەیاندووە، بەڵام یەک کەس باوەڕی پێهێنا. بەڵام هەیە ئەم پیاوە لەسەر حەق ماوە، ئەم پێغەمبەرە نازدارە، بەڵێ بە تەکید باوەڕمان وایە مەعسوومە و لەسەر دید و ڕێبازەکەی خۆی ماوە، لەسەر ئەو وەحی خوایی ماوە. کەوابوو تۆ قەت چاوت لەوە نەبێ خەڵک زۆرن یا کەمن، هەمیشە ئەهلی ئیمان کەمتر بوون. بۆ سەیدنا نوح 950 ساڵ داوای کردووە لەیلەن وەنەهارن، شەو و ڕۆژ، کەچی خوای گەورە فەرمێ وەما ئامەنە مەعەهو ئیلا قەلیل، خەڵکێکی کەم نەبێ کەس ئیمانی پێی نەهێنا. ئەسحابی تاالوت چوونە غەزاوە، ابن كثير فرمي كم جار 180 فرمي 80,000 كەس بوو، 80,000 كەس بڕیاریان داوت يعني بعث لنا ملكا نقاتل في سبيل الله، با بڕین هەمووی پێناوی خوای جیهاد بکەین، کە جیهادەکە بۆیان بوو بە واقع هاتە پێشەوە 300 و قسوور کەس مایە. امتحانی کردن بە ئاو خواردنەوە، لە ڕێگای ئاوتان دێتە ڕێگا ئاو مەخۆنەوە، هەر بۆ امتحان. بەڵام خوای گەورە فەرمێ فەشەریبوا منه إلا قليلا منهم، هەموویان ئاوکەیان خواردەوە ئیلا کەمێکیان. ئەم کەمانن کە خۆیان ئەگرن لەسەر ئەم مەنهەجە. چاوتان لەوە نەبێسە وەزعی کوردستان چی لێ هاتووە، ئیسلامەکان چیان لێ هاتووە، عەلمانیەکان چیان لێ هاتووە، و ئەهلی کوفر و بێدینی چ دەسەڵاتێکیان گرتووەتە دەست و چ ڕاوڕاوێنێک بە ئەهلی ئیماندارێتیەکەن و ئەهلی مەنهەجە سەوابەکەی پێغەمبەران لە چ غوربەتێک ئاژی. چاوت لە زۆری ئەوانە نەبێ، چاوت لەوە بێ کە چەند لەسەر ئەم مەنهەجی پێغەمبەرانی سەلامی خوایان لەبەرەوە زۆرینە کاریگەری لەسەر دڵ و دەروونت نەبێ، کاریگەری لەسەر ڕەفتارت نەبێ، کاریگەری لەسەر نیەتت نەبێ. هیچکە بۆ خوای پەروەردگار بۆ ئەو لێ بڕێت تۆ عەبدی ئەوی، پاداشت ئەوت داتەوە، سزاش ئەوت دات. خەڵکی چی؟ خەڵکی هەرچیە گەڵێن بابی. جارە قەومەکە ئێمە هەر بوونەتەوە بە بەنی ئیسرائیل. ئێستا مشکلەی هەرە گەورەی ئەو خەڵکە موچەیە، هاواریان لێ هەستاوە هەمی لیفومی هاوە عەدەسی هاوە بەسەلیها. ئەی بۆچی هاوارتان لێ هەڵناسێ بۆ وەحدانیەتی خوای پەروەردگار، بۆ ئەو دینەی کە بەو شێوە زەلیل وە لەناو ئەو میلەتەی ئێمە؟ ئەی بۆ هەست پێ ناکەی تۆ چەند تۆی عەبدی مسڵمان، تۆی کابرای ئیسلامی، تۆی قیاداتی ئیسلامی، تۆی مەلای مزگەوت، تۆی خەتیب، تۆ بۆچی تەماشای ئەوە ناکەی بزانی چەند بۆ خوا سڵحاوی؟ عەزیزانی من وەڵڵا وەبیللا وەتەڵڵاهی من لە تەجروبەی ژیانی خۆمەوە زانیومە، هەڵبەت ئێوەش هەمووتان زانیوتانە هەرێکە بە مقدارێ. کاتێک بەڕاستی بۆ خوا ئەسڵحەی یەک هەفتە تەجروبەی کە یەک هەفتە بەس بۆ خوا بسڵحە، بزانە چۆن چاوت قەدەری خوا ئەبینە، چۆن ئەزانی خوای پەروەردگار چۆن ئەم ئیشانەت هەموو بۆ هەڵەسوڕێنێ. یەک هەفتە دڵت پاکەرەوە، یەک هەفتە تەجروبەشی کەن عەزیزانی من. یەک هەفتە بڕیار بدە توخنی ڕێیا نەکەوی، هەندێک بزانە نەتیجەکەی چۆن ئەبینیت.
چاود لەو سەگوەڕە نەبێ بەرامبەر بە ئەهلی ئیسلامەکەن ئەوە بە درێژایی تاریخ وابوو. چاود لەوە نەبێ ئەو هەموو خەڵکە دەمی بەرامبەر بە ئیسلام کردوتەوە. شەرق و غەرب هەمووی لە ئەهلی ئیسلامەدا. ئەمە قۆناغێکی ئەم ئومەتەیە و ئەی بڕین بە حەول و قووەتی خوا. بەڵام بنیاد پاکیمانەی بڕین، بە ساڵحبوونمانەی بڕین، بە ساڵحبوونەکەشمانە بین بە ئەداتی قەدەری خوا کە سەرکەوتنەکە شایانی سەرکەوتنەکە ئەبین و پێمانە بەخشێت.